بینەرمان بن و لەگەڵمان بمێنەوە. ڕاستە خۆشینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان میوانداری گەنجێکی دەنگخۆش خاوەن بەهرەیەکی تایبەتمان کردووە کە ساڵانێک بەر لە ئێستا ئەو کاری هوەری کردووە و چەند بەرهەمێکی هەبووە، بەڵام چەند ساڵێکە بێت ماوەی 6 ساڵە بێت لە کارکردن لە کاری هوەریە وەستاوە، بەڵام ئەوە چەند مانگ کە بێت دەستی پێ کردوێتەوە و یەکەم وێستگەش کورسات و کورسات مەگەزینی هەڵبژاردووە بۆ ئەوی کە باس لە دەستپێکردنەوەی کارە هوەریەکانی خۆی بکات و لەگەڵ ئەوەشا چەند بەرهەمێکمان پێشکەشەکات. ئەویش کاک زریانە، زریان عەبدولقادر. فەرموو کاک زریان، بەخێرهاتنیەکەین. کاک زریان فەرموو. کاک زریان سڵاو دەبێ و زۆر بەخێربێت. سپاس بۆ تۆ، بەخێرهاتن دەکەین و دووبارە بەخێر بێتەوە بۆ نێو کاری هوەری. سپاسانەکەم، دەستان خۆش بێ و سپاسی ئەوەشەکەم و عەسەدان شەشاوێکتان شەشاو لە خزمەتانم. سپاس بۆ تۆ. بۆ کەسانێک کە ڕەنگە ئاشنا نەبن بە کارەکانی تۆ، بۆی کاک زریان بناسین، زریان عەبدولقادر کێیە؟ لە خزمەتانە من لە ساڵی 2019 دەستم پێ بە کاری هوەری، خاوەنی دوو کلیپی خۆم بووم، بەڵام دوای 1-2 ساڵەوە کۆچی دوای باوکم بەسەر هات و ئیتر لەو کاتۆ من ساڵم و ئەمە چەند مانگە دەستم پێ کردوانێ و خۆشحاڵم کەناڵە جوانەوە لە کورسات و دەرکەوتم. زۆر خۆشحاڵین. دوای ساڵانێک دابڕان کە دوو بەرهەمی خۆتت هەیە تایبەت بە خۆت لە ساڵی 2019 2021 دابڕاوی، بەڵام لە ئێستاە کە دەستت پێ کردوێتەوە و بڕیارداوە کە دەست پێیتەوە بە کاری هوەری، چ پلانێکت هەیە بۆ دەست پێکردنەوەت؟ ڕاستیەکەی بە تەمای دوو بەرهەمم، بەڵام جارێ بەحکومێکە سەرەتا و تازە گەڕامەتەوانێ ئەمێ وردەوە دە پەریلێنەکەم وتە بەرەمەکان حازرە بێت و کە لە ئاواز و تێکستی خۆمە و خەریکی و سەرقاڵیەوە. دەستە خۆش بێت. کاک زریان، چەند گۆرانێکت بۆ ئامادە کردوین بۆ ئەمڕۆ؟ خزمەتانە. یەکێک لە گۆرانەکانی کە ئامادە کردووە گۆرانێکی هونەرمەند کەمال محەممەدە. لە خزمەتام. خۆشحاڵ بین ئەگەر جومان. زۆر سپاس دەکەم. چاو خۆش بێت. سپاس. لێرەدا ئەبێم بە خۆڵی سەرێ ڕێگات، ئەبم بەبەرد بەرە شەبا، گەر بزانم تۆ کەری خوێنم ئەڕێژی، فڕێم نادەی لە پریچەکان تا ئەم نێژی، چۆن وانە بێم باوە نەکەم کە دڵنیام، وەک تو لە ڕێی قەت باڵێکی گۆی ژەتەنیام، گۆی ژەتەنیام، چۆن وانە بێم باوە نەکەم کە دڵنیام، وەک تو لە ڕێی قەت باڵێکی گۆی ژەتەنیام، گۆی ژەتەنیام. هەر بژی تو دەنگت نازای کاک زریان. کاک زریان پێشەی خۆت دەلاکیە چۆن پیشەکەت ئەبەستیتەوە بە بەهرایی هوەریەکەتەوە، چۆن سوود لەوە ئەبینیت کە تۆ ڕاستەخۆ بەر خەڵکانێکە کەویت ڕۆژانە و هەست بەواکی کە ئەوان حەزیان لە چییە؟ حەزیان لەوەیە کە جوێ لە چ گۆرانێ بکرێن؟ وەڵاهی ڕاستەکەیدا زۆر بەدەمیشکردنەوە باسی هوەر و باسی گۆرانیەکەین، زۆر کات حەزیان بە گۆرانێ بوون، مەڵێ پێمە خۆشە جۆمان لە کەمال محەممەد بێ لە لایڤ میوزیکە یا لە شوێنەکانێکە ئێڵێت حەزمانەیە زیاتر جۆرە گۆرانیمان جوێ لێ بێت و بەرەمی خۆشم کە پاشای خەم 2019 تۆمارم کردووە، زۆر حەزیان بۆیەوە زۆر کات داوام لێکەن و بەڵام شوێنەکەی گونجایەوەیەکەم بیڵم چکە شوێنی پیشەکەمەوە جیایە وەک لە هونەرەکە، بەڵام تەنها قسە شتەکەین و باسی گۆرانەکانەکەین و بەڵام شوێنەکەی گونجاونی بۆتنی. کەواتە ئەگەر داوات لێ بکەن لەگەڵەوەی کە سەریان بۆ چاکەی گۆرانێکیشیان بۆ بڵی گۆرانێن بناڵیت؟ وڵحی مەگەر ها کەسەکە زۆر نزیکت بێژ ناوگوتە چکە بە عام خەڵکی کێ لێە لەوانێ کەسە حەزی بە گۆرانی نەبێ هەموو کەسێک ژۆگر نەبێ لەو هونەرە، بۆی لەبەرەوە بە گونجای نازانم زۆر کەم مەگەر ناڵم زۆر نزیکم بێ. دەستە خۆش بێت. تۆ لە ساڵی 2019 دوو بەرهەمی تایبەت بە خۆتت هەبوو و ساڵی 2021 بەهۆی کۆچی دوایی باوکتەوە ڕۆحی شاد بێت وازت لە کاری هوەری هێنا، دوورکەوتیتەوە لە کاری هوەری، بەڵام ئێستا دەست پێ کردوتەوە چەمانێک کاتەوەی دەست پێ بکەیتەوە. چی پاڵنەر بوو؟ چ پاڵنەرێکی بەهێز هەبوو بۆ ئەوەی کە کاک زریان جارێکی تر دەستکاتەوە بە کاری هوەری؟ ڕاستەکەی ئەو کەسە نزیکانم و ئازان و دۆستانی زۆر دەنگ و پێیان وتوم، بەڵام بتر ڕاستەکەی کە دەرفەت نەبوو نەگونجاوە بە حکومی کار بیان کۆمەڵێ شتات و دەپێشم، بەڵام تو دوجار بڕیارمەوە و گەڕامەوەتەوانی و مێ چەند ئیشی تازەش بکەم. باشە، ئەکرێت بڵین دەستکردنەوە بە کاری هوەریت هۆکارێکە بۆ ئەوەی کە کەمێک لەو خەمەی دڵە دەرکەیت؟ بە تاکید هەنێ گۆرانی هێنێ تێکستەیە عینشتیشی جوانە لەگەڵ ڕۆحتا تێکەڵاوە بێت بۆنەوە بە تایبەتوانی کە لەسەر باوکن ئەوانە بەڕاستی تاو ئارام مەکات و زۆر جار بەدەم خۆمەوانە ئاڵێم و یەکی لە بەرەمەکانیشم تایبەتە بە گۆرانی باوک. باشە، ئەو گۆرانی کە تایبەتە بە باوک سۆزی باوکێتی
گۆرانی هونەرمەندی نەمەر کاروان عوسمان کە ئەمڕۆ ئامادەت کردو و گۆرانش خزمەتان بە چاوان ئەی ژامالێ جومان لێ خزمەتان بە چاوان لە نێوەم گەڵاوەرینە باران لە شەم مەشواتەوە هەر دڵ و پێک لەم بارانە سۆزی تۆم بیرە خاتەوە سۆز و نازی پڕلاستی باوشێنی تۆ کە بۆ دوجار لە ناکاو لێمانوێن بوو ئەم سەفارەی کردت زوو بوو بابە زوو بوو بەجێ دێشتین لەگەڵ کۆچدا گەڵاوەرین تەنیایی ڕووی لە ژینمان کرد هەزاران یادگاری جوانیش بوون بە ژوورێکی سارد و سڕ چاوم شوێر بێ کە نەمبینی دوا سەرنجی مەڵاوایی هەتا تێر باوەشت پیاکەم بچێژم سۆزی باوکشێتی هیچ ئەستێ بە سۆزێ ناگا با بە زوو بوو بەجێ دێشتین یەکجار زوو بوو بەجێ دێشتین دەنگت نەڕزێت و پڕ بوو لە سۆس ڕۆحی باوکیشت شاد بێت ئەکرێ بڵین وتنی ئەم گۆرانیانە تا چەند لە خەمی تۆ کەمەکەنەوە هەرچەندە ئەم پرسیارەمان کرد بەڵام بە تایبەتی ئەگەر گۆرانیەک تایبەت بێت بە کۆچی دوایی ئازیزان و ئەگەر ئەو ئازیزە باوکیش بێت کە کۆچی دوایی باوک ئەکرێت بڵێن تەنیا خەمێک نییە بەڵکو دابڕان و دوورکردنەوەیە زۆر شت کاتێکام گۆرانیانە ئەڵێم یانی لەو کاتێک کە ئەو حسیاسە گۆرانی ئەڵێم هەستەکەم یانی ئەو کەس ئازیزە لە دەخای لەگەڵ مایلامە زۆ ئارام بم و یاک گوێ لێ بم یا خۆت خۆم بڵم یعنی زۆ پێی ئارام و هەستەکەم بە تەواوەتی لەو کاتە لەگەڵ کەسایان کە لە دەسم ماوە بەڵێ گۆرانەکانی هونەرمەندان کەمال محەممەد و سالار مەحموود نەریمان بابان کاروان عوسمان ئەم گۆرانیانە ئاڵیتەوە کە هەریەکەیان ئەزمونێکی تایبەت بە خۆیان هەیە هەریەکەیان قوتابخانەیەکەن خۆیان بۆ خۆیان ئەکرێت بڵین تەنیا کەڤەرکردنەوەی گۆرانیەکانی ئەوانە یاخود ئەتەوێت شێوازێکی تایبەت و ستایلێکی تایبەت بە خود دۆزیتەوە لە وتنەوەی گۆرانەکانی ئەوانە بەڵێ گۆرانەکانی ئەوان ئێمە لەگەڵیانە ژیان و لەگەڵیانە گەورە بووین کۆمەڵ یادگاری جوانمان هەیە لەگەڵیانە یعنی کاتێککە ئەو گۆرانیان ئەڵێن ئەتوانین هەم بە حەماس و بڵین هەمیش دەچینە ئەو یادگاری و سەدەمانی کە تایە لەگەڵ ئەم گۆرانیە تێپەڕوین یعنی وەکاری تایبەتیەکان لای ئێمە ئەوەیە باشە گۆرانی تایبەت بە خۆتت هەیە بەرهەمی تایبەت بە خۆتت هەیە 2019 دوو بەرهەمی تایبەت بە خۆتت هەبووە ئەگەر باسێکی و بەرهەمانە بکەین و دەستپێکردنەوەی تۆ بۆ جارێکی تر هەمان ستایلی ئەو دوو بەرهەمەی ساڵی 2019 بێت یان زریانێکی جیاوازە بینی بە تاکید کارەکان جیاوازترن چکە ئەو کاتی کە ئەو دوو بەرهەمە مێناوە بەرهەمەکان وەکومانی ئێسامانی ئێستا هەم بەرهەم ئەم ئاوازەکە هەم تێکستەکەی خۆمە بەڵامۆنیکە کەڤەر بۆ ئاوازەکانی تەنها تێکستەکان لایەن خۆمانە نووساوە بۆ ئەمە جاریان زۆر جیاوازتر جیاوازی ئەم جارە چیە بێت جیاوازێکی ئەوەیە کە گۆرانیەکان تەواوی یەڕەسەنی کوردایەتیە ئاوازیشی وەرگیراو نییە یعنی چێژێکی زیاتری هەم تێکستەکانیش بۆ ئەمڕۆ بۆ ئەم سەردەمە زۆر گونجاون کە دامان ناون باشە کارت لێک بۆ لەسەر کردووە کە بۆ بەرهەمەکانت کە تێکسێک هەڵبژێریت چه ئاوازێک هەڵبژێری پاشان کاری لەسەر بکەیت هیچ کارێکت بۆ کردووە هیچ هەنگاوێکت بۆ ناوە بۆ بەرهەمە تازەکەت هەنگاوەکان تەنها ئەوەیە پرۆڤێکی زۆر باشمان بۆ کردووە بە حکومە و دابڕانە زۆرم ئیتە وەردەرا دەست پێکەنەوە هیچ ناوەکو تێکست و ئاوازە مشتێک دانراوە مشتێک حازرە و چەند جاری گوتمان ڕێکۆردمان کردو بەڵام تەنها نەماکردۆ بە ئیشێکی ڕستمی جارێ تەنها لای خۆمان ماوەتەوانێ و بە حکومە و دابڕانی کە دابڕام دەستە خۆش بێت باشە جۆمان لێک دە بەرهەمەکانی تایبەت بە خۆت بێت ئەو دوو بەرهەمەی کە تایبەتن بە خۆت و ساڵی 2019 بەرهەمە تێناوە چاوت خۆش بفەرموو لە تاو مەراقی ژیان بووم بە پاشای خەموژان دەردیدا بێڕانی تۆش پڕی کردوم لە گیریان لە حەزرەتی تەنیایی لە ئازاری بێتۆیی بە ئومێدی دیدارێت هەموو گەنجێتی مرۆیی لە ناخەوە دەگیریم وە لە دووری دەسووتێم ئەگەر نەگەی بەهانە بەخوازیز دەفەوتێم دەسا جانا ڕوحمێ بکە وەرە و لەم خامم کەمکە بمکە ئامێزی گارمت لە تەنیایی دەرم کە
دەنگت نەڕزێک کاک زریان زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئەو کاتی بێمت بەخشی سوپاس بۆ ئەمە شای خۆش بێ زۆر سپاس بۆی و سپاس بۆ کەناڵە جوانە بە هیوای بەردەوامی کاری باشتر